ئەزان لە ڕۆژی قیامەت ئەو کەسێک کە پیاو کوژە چی ئاواتێکی هەیە؟ ئەو کەسەی کە لە دنیادا خەڵکی کوشتووە خوای گەورە دەفەرمێ ئەو کەسەی مجریمە، پیاو کوژە، ئەو کەسەی جەریمە و تاوانی کردووە بینی خۆی خوای پەروەردگاری بچخڕانووە. ئیتر هەر کەسێک کە پشت لە خوا بکە مجریمە. ئیتر پیاوکوژ بە پیاوکوژ نەبێ. یەکێک لە پیاوکوژەکانیش ئەوشی کە پیاوکوژێ بە هەمان شێوە حساب مجریمی بۆ کرێ. مجریم تاوانبار لە ڕۆژی قیامەتە. خوای گەورە دەفەرمێ يود المجرم لو يفتدي من عذاب يومئذ ببنيه وصاحبته وأخيه وفصيلته التي تؤويه ومن في الأرض جميعا ثم ينجيه. كلا ئەو کەسەی کە تاوانبارە پیاوکوژێکە بۆ نمونە ئەڵێ ئاواتە خوازم لە ڕۆژی قیامەتە، ئەڵێ خوایەکیان من لە دنیادا کەسێکم کوشت، من لە دنیادا نوێژم نەکرد و عیبادەتم نەکرد. ئەو تاوانبارە ئەڵێ خوایەکیان ژنەکەم، خێزانم، کوڕەکانم، کچەکانم، براکانم، باوکم، دایکم، خزم و کەس و کار و خاڵە و مامۆ باپیرە و هەمووی هەرچی لەسەر زەویە هەمووی بخە ناو جەهەنەمەوە بەس من ڕزگارم بێ. خوای گەورە دەفەرمێ کەلا، شتیوان نییە، نەخێر. تۆ خۆ تاوانت کردووە، جەریمەت کردووە، چۆن هەموو سەر زەوی ئەخەیرە ناو دۆزەق و لەبەر خاتی جەنابەت ئەبێ خۆت بڕۆیتە ناو جەهەنەم. فەرموو خۆت بڕۆ تەواو. کەواتە ئاگادار بە نەک خزمەکە سوێن بخوا خێزان و مناڵ و کەس و کارەکەی خۆشت ئەبەخشیت، ئەڵێ خوایە هەموویان بخە ناو جەهەنەم و سەقەرەوە بەس من ڕزگارم بێ. کەواتە بۆ کەس خۆت مەدەکوشت، با مەزڵوم بی نەک زاڵم بی، مەزڵوم بە سەربەرزی دنیا و قیامەتی پشتیوان بەخوا.